سوکایەتیکردن بە قورئانی پیرۆز و ئیسلام هێڵی سوورە. ئێرە کوردستانە، یاسای هەیە، ڕێگە بە بەڕەڵایی و بێڕێزیکردن بە بیرروباوەڕی زۆرینەی خەڵک نادرێت. تێبگەن دادگای هەولێر بڕیاری دەستگیرکردن بۆ چەند کەسێک دەردەکات کە سوکایەتی بە قورئانی پیرۆز و ئاینی پیرۆزی ئیسلام دەکەن کە ئاینی زۆرینەی ڕەهای خەڵکی کوردستانە. بۆیە دادگای هەولێر بە مادەی 372 لە یاسای سزادانی عێراق کە تایبەتە بە سوکایەتیکردن بە پیرۆزی ئاینەکان فەرمانی دەستگیرکردنی بۆ چەند کەسێک دەرکرد کە تۆمەتبارن بە سوکایەتیکردن و بێڕێزیکردن بە قورئانی پیرۆز و ئاینی ئیسلام کە ئاینی زۆرینەی خەڵکی ئەم هەرێمی کوردستانەیە. بە جۆرەی زانیاریەکانی پایتەخت میدیا لەسەر سکاڵای مامۆستایانی ئاینی و چالاکوانان دادگای هەولێر فەرمانی دەستگیرکردنی بۆ 4 کەس دەرکردووە کە دوانیان دەستگیر کراون. یەکێکیان چالاکوانێکی بواری ئافرەتانە و سەرۆکی ڕێکخراوێکی تایبەت بە مافەکانی ئافرەتانە کە دوای ئامادەبوونی لە دادگا بە کەفالەت ئازاد کراوە. ئەوەی دووەمیش کە دەستگیر کراوە ئەو کەسەیە کە لە تەچیەکی شاری هەولێر قورئانی پیرۆزی دڕاندبوو، خوا پەنامان بە. هاوکات 2 کەسی دیکەش کە فەرمانی دەستگیرکردنیان بۆ دەرچوو هەڵاتون کە ئەوانیش دوون و سەری دیارن و ناویان لای ئێمە پارێزراوەتەوە. ئەو چالاکوانانەی سکاڵایان تۆمار کردووە لە بەردەم دادگای هەولێر کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیان هەبوو، دەڵێن یاسا سەروەرە و بەڕێکاری یاسایی بە دوای هەموو ئەوانەوەن کە سوکایەتی بە پیرۆزیەکانی مسلمانان دەکەن. ئێمە هەر کەسێک سوکایەتی بە مسلمانان بکاتن ڕێگای یاسایی لە دژی دەگرینە بەر. سوپاس لێرەوە جێگەی خۆیەتی کە سوپاسی حکومەتی هەرێمی کوردستان بکەین. باشە، یعنی چی تۆ دێی ئەو حەقە بە خۆت دەدەی کە کەمینەیەکی زۆر کەمی بە وشەی نزم و دەربڕینی ناشایستە و فکری نەشاز و هاوردەکرا و ڕێز لە ئاین و باوەڕی خەڵک و باوک و باپیرانی خۆشت ناگری. ئەمە کوێی ئازادیە؟ ئازادیش سنووری هەیە، بەڕەڵایی قبوڵکراو نییە. ئێمە لە هەرێمی کوردستان چۆن شانازی بە پێکەوە ژیان و ڕێزگرتن لە هەموو ئاین و ئاینزاکان دەکەین، ئاواش دەبێت ڕێز لە باوەڕ و پیرۆزیەکانی زۆرینەی خەڵکی کوردستان بگیرێت کە پەیڕەوی ئاینی پیرۆزی ئیسلام دەکەن. بەڵێ پێویستە ئازادی ڕادەربڕین هەبێت، بەڵام بەڕەهایی نا. سنووری ئازادی لەو شوێنەدا کۆتایی دێت کە سوکایەتی بە کەرامەت و بیر و باوەڕی ئەوانی دیکە نەکرێت. بۆچی دەبێت تۆ بە هەر مەبەست و ئەجێندایەک بێ سوکایەتی و بێڕێزی بە قورئان و مزگەوت و ئیسلام بکەیت؟ ئەمە لە کوردستاندا جێگەی قبوڵ نییە، ڕێگە نادرێت. خەڵکانێک بێن ئاشتی کۆمەڵایەتی تێک بدەن، هەندێک دەستگای ڕاگەیاندنیش ڕێگەیان بدەن، هەستی خەڵک بریندار بکەن، پەیامی ڕق و سوکایەتی بڵاو بکەنەوە. ئێرە کوردستانە، سوکایەتی بە ئاینی ئیسلام هێڵی سوورە.